بۆ ماڵی کەسێک هاتوین کە حەزوارەزوویەکی سەیری هەیە. یاوز سڵاح هاوڵاتێکی تورکمانە و زیاتر لە 28 ساڵە جگەرە دەکێشێت. لەو ماوەیەشدا سەرجەم پاکەتە بەتاڵەکانی هەڵگرتووە و لە ژوورێکدا پاراستوێتی کە ژمارەیان نزیکەی 10,000. لە ساڵی 1970 جگەرە دەکێشم لەو کاتەوەی کە لە کۆلێژ بووم. دواتر بیرم لەوە کردەوە پاکەتە بەتاڵەکان کۆ بکەمەوە فڕێیان نەدەم. ئەمەش وەکو هیوایەتێک. دواتر بەردەوام بووم تاکو ئێستا. یاوەز تاکو ئێستا جگەرەکێشە و وەک خۆی دەڵێت تەندروستیەکی باشیشی هەیە. بەڵام ئەوهانی کەس نادات بۆ جگەرەکێشان، بەڵکو ئامانجەکەی تۆمارکردنی ژمارەی پێوانەییە و بۆ چوونە نێو کتێبی گینسا. ئامانجم ئەوەیە ژمارەی پێوانەی تۆمار بکەم، چونکە ئەوەندەی من زانیاریم هەبێت کەس وەکو من ئەو ژمارە پاکەتەی کۆ نەکردوێتەوە. دەمەوێت لەم ڕێگەیەوە ناوم بچێتە کتێبی گینسەوە. نەوەکو ئامانجم ئەوە بێت خەڵک هەم بدەم بۆ جگەرەکێشان. نمونەی بەشێک لەو جگەرانەی کێشاوێتی هێشتا نەیشکاندون و بە پڕی لای خۆی هەڵی گرتوون. ماوەی جارێکیش جگەرێک لەو پاکەتە کۆنانە دەکێشێت بۆ ئەوەی تامی جگەرەکانی ڕابردوو بە بەردەوامی بمێنێتەوە. بەشێک لە پاکەتەکانم هەڵگرتووە تاکو ئێستا نەمشکاندووە. جارجار جگرەیەکیان لێ دەکێشم و بەشێکیشیان وەکو جوانی هەڵم گرتوون. یاوز تا ئێستا 3 جار ماڵی گواستوەتەوە. ڕێکخستنی پاکەتە بەتاڵەکان و تەرخانکردنی شوێنێکیش بۆیان خەمێک بووە لە ڕابردوودا. بەڵام پێدەچێت ئەم ژوورە تەواو نەکراوە، شوێنی هەمیشەیی پاکەتە بەتاڵەکان بێت. جگەرەکێشان هۆکاری سەرەکیە بۆ نەخۆشی شێرپەنجە. ئامانجی ئێمەش ناساندنی ئارەزوەکەی یاوزە، نەکاندانی خەڵک بۆ جگەرەکێشان. لە ماوەی کۆکردنەوەی پاکەتە بەتاڵەکاندا یاوز ئاستەنگ و گرفتی زۆری هاتوۆتە پێش. لە هەمووشی بە ئازارتر وەک خۆی دەڵێت توانج و تەشەری خێزان و کەسە نزیکانی خۆی بووە کە بەردەوام سەرزەنیشتیان کردووە لە سەرمکارەی. بەڵام ئەو دەڵێت بۆ ئەو ئامانجەی کە مەبەستمە تێدەکۆشم تاکو بەدی دەهێنم. هێمندەلۆ کوردستان 24 کەرکووک.